ڕای دەگەێنم کە توانیمان یەکێک لە هەرە پرۆسە وردەکانی چانی مۆخی ئێسێک ئەنجام بدەین وەکو یەکەم سنتەر لەسەر ئاستی عێراق بە سەرکەوتووی بۆ خاتوو ئەدیبە کە ئێستا بە خۆشحاڵیەوە پاش مانەوەی یەک مانگ لە نەخۆشخانە لە شاری سلێمانی بە سەرکەوتووی گەڕایەوە ناو ماڵ و مناڵی خۆی و بە خۆشحاڵی و ئیمڕۆ ئامادە بوو و بۆ زانیاریتان ئەم پرۆسەیە یەکەم جارە لەسەر ئاستی عێراق بە سەرکەوتووی ئەنجام بدرێ و ئەگەر ئەم پرۆسەیە یاخود ئەم نەخۆشە حکوومەتی هەرێمی کوردستان بینێرێتە دەرەوە تێچۆکەی نزیکەی 10 دەفتەر بۆ 14 دەفتەرە بە زمانی خۆمان لە ناو هاوڵاتیا کە دەوترێ واتە بۆ حکوومەت نزیکەی 140,000 دلار دەکەوێت و بۆ زانیاریشتان ئەم چاندنی مۆخی ئێسکە یاخود ئەم سنتەری کە ئێستا ئێمە لێرە وەستاوین کۆی ئەو پرۆسانی تێیدا ئەنجام دەدرێت بە تەواوەتی ئەتوانم پێتان بڵێم لەسەر داهاتی خودی شاری سلێمانی خۆیەتی و بە نزیکەی تا ئێستا ئێمە 523 حاڵەتی چانی مۆخی ئێسکمان ئەنجام داوە لەم ڕێژەیە تەنها لە 140 تایبەتە بە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیان لە 160 هی پارێزگاکانی تری هەرێم و عێراقا بە ژمارەش پێتان بڵێم تەنها بۆ هاوڵاتیانی شاری هەولێر و ئەو نەخۆشانی کە لێەوە هاتوون 138 نەخۆش لەوێ هاتووە لێرە چارەسەری بۆ کراوە لە دوهۆکەوە 36 نەخۆش لە پارێزگاکانی تری عێراقەوە 99 نەخۆش